نەجمەدین مەلا شەمێک لە تاریکستاندا سەرەڕای کوێرەوەری و نەهامەتیەکانی دیکە پەتای ڕەشانەوەش مڵۆزمێکی تر بوو بەرۆکی خەڵکی کوردستانی گرتبوو. سەدان کەس لە سلێمانی و شارەکانی دیکە لە بەرنەبوونی دەرمان و چارەسەر بە پەتای ڕەشانەوە دەمردن. ساڵی 1998 کە نەجمەدین مەلا غەفور مەلا عەلی لەدایک بوو، ماڵی مەلا غەفور بۆ خۆپارێزی لەو پەتایە ڕویان کردووە گوندی ڕەشەکان لە شار باژێڕ و دوای ماوەیە کاتنەوە بۆ ناو شار. نەجمەدین مەلا سەرەتای خوێندنی لای باوکی دەست پێ کردووە، اینجا لای حاجی مستەفا قازی زانستە ئاینەکانی خوێندووە و دواتر ئامادەی تەواو کردووە و ماوەیە کرێکاری کردووە. بە نووکی پاچ و خاکەناز بژێوی پەیدا کردووە، ماوەیەکیش وەک فەرمانبەری میری لە ڕانیەکاری کردووە و هەر لەو ماوەیەدا ئافرەتێکی بە ناوی فاتیمە ناسیوە و خواستویەتی تەنیا کچێکی لێ بووە و بە منداڵی مردووە و دواتر لێک جیابوونەتەوە. نەجمەدین مەلا حەزی لە ژیانی بە موچەخۆری و پیشەی مەلایەتیشی نەکردووە، وەک بە ناوەکەیدا دیارە وشەی مەلای وەک پاشگر بەکارهێناوە نەگنازناو. ئەو بە جۆرێکی دیکە ئایندەی دەبینی، چونکە زادەی سەردەمێک بوو، سەرەداوی هەموو مەینەتی و نەهامەتیەکان لە پاکتەری نەخوێندەواریدا یەکیان دەگرتەوە و ئاسۆی ئەم نیشتیمانە قەڵق و برین و بێ ژمارە بوون. نەجمەدین مەلا خەمی گەورەی ڕزگارکردنی گەنجان بوو لە نەخوێندەواری، چونکە بڕوای تەواوی بە دروشمی زانست ڕووناکی و نەزانین تارێکیە بووە. بۆ ئەوەشی لەسەر ئەرکی خۆی دوکانێکی بەکرێ گرت و ناوی لێنا کەشتی نۆح. لەوێدا بۆ ماوەی 35 ساڵ نزیکەی 7000 کەسی فێری خوێندەواری کرد. لاگەڵ ئەوەشدا کتێب و گۆڤار و بڵاوکراوەکانی ئەو کاتەی دەفرۆشت. سەرەتای چوونە دنیای ڕۆشنبیری نەجمەدین مەلا بێجگەلەوەی کە بنەماڵەکەیان خوێندەوار بوون دەگەڕێتەوە بۆ ساڵی 1926 کاتێک گیوی موکریانی لە شاری ڕەواندز چاپخانەیەکی دانا. نەجمەدین مەلا سەربوردەی ژیان و بەرهەمی شاعیران و نووسەرانی ئەو دەڤەرەی بۆیان ئامادە دەکرد و هەرچێکیان لە گۆڤاری زاری کرمانجی بڵاو کردایەتەوە چەندانەیەکیان دەدایە بۆ خۆی بیفرۆشێت. دواتریش بوو بە هاوکاری هەمیشەی ڕۆژنامەی ژیان و لەوێدا گۆشەیەکی بە ناوی شاعیرە بەناوبانگەکانمان هەبوو کە دەربارەی شێعری شاعیران و ژیان و بەرهەمیان دەنووسی و لە هەمان کاتدا گۆشەیەکیشی بە ناوی مەتەڵەوە بۆ زاخاوی مێشک هەبوو. دەرباری ئەوانەش نزیکەی 90 چیرۆشی فۆلکلۆری کوردی لەو ڕۆژنامەیەدا بڵاو کردوتەوە. خاوەکەشی لە گۆڤاری ڕۆژی نوێدا بە شعر بابەتی زانستی دەربارەی سوودی پزیشکی گیایی و ڕوەک بڵاو دەکردەوە. بەهرەی نەجمەدین مەلا لەوە زیاتر بوو، چونکە سەرەڕای نووسین و شعروتن فارسی بەباشی دەزانی، خەڵکی فێر دەکرد و خۆشنووسێکی بەسەلیقەش بوو. دیوانە شعری حەمدی و سالم و نالی و مەولەوی و کوردی نووسیوەتەوە و پاراستونی، وەک کوردێکی دڵسۆزیش ئامانجی بوو ئاڵای سربەخۆی کوردستان لە لووتکەدا ببینێ. بەو ئاواتەیشی وەسەتێکی کردبوو دوای مردنی گەر کوردستان ڕزگار بوو لاشەکەی ببرێتە سەرشاخی ئەزمەڕ و بنێژرێت. بەڵام بە بێکەسی و مەرگێکی تراژیدی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 23/1962 سەری نایەوە و دوای 10 ڕۆژ ئینجا کەسە نزیکەکانی پێیانزانی و بە شێوەی کاتی لا گردی سەیواندا نێژرا. دوای ڕێکەوتنی ئاشتی 11 ئازاری ساڵی 1970 جارێکی تر لە مەراسیمێکی شکۆداردا ڕووفاتەکەی لەسەر شاخی ئەزمەڕ نێژرایەوە و لە شێوەی کەشتیەکدا کە هێمایە بۆ قوتابخانەکەی کەشتی نۆح ژوورێک بەسەر گۆڕەکەیدا دروست کرا. ئەوەی لەو ماندوونە ناسە جێمە هەندێک دەستنووسی و کەشکۆڵ و بەیاز و ناوێکی گەورە لە ڕۆشنگەریدا بوو.